شێت خۆش دەوێ یاسیزم لە نێو دڵ و دەروونت وەرە بۆم بترشێنە بەدڵ دەبم مەمنونت سرای ئومێدی من بی دەمە سەر چاوەی ڕوونت تۆ لەیلیدا پەروەری بۆ خۆم دەمە مەزنونت ئانیا جان مبارەکە ڕۆژی لەدایک بوونت ڕۆژەکی پڕ شکۆیە سڵاو لە ماندی بوونت لەو خدایم داوایە پڕخۆشی بێ ئەزمونت ئەمن لە خوان داوایە پڕ شادی بێ ئەزمونت ئەرێگە سەنجی بەربەیانم دەدا لە دەرکوبانم شێتی ساوی مەستی تۆم زێمێڵە نییە خانم ئەرێ تیرێکت لەڵی داوم ماڵی خۆم پێ نازانم پڕ بەدڵم خۆشم دەوێ کوشتەی برۆی کەوانم ئەوڕۆ لە خزمەتیدام بین لە خۆشەوی ژیانم ڕۆژی لەدایک بوونی بە خۆشی یانیا خانم ئاگات لە ڕێکانی بێ زۆر جوانت لێ دەڕوانم ماشەڵا خۆشم دەوێ کوشتەی دووساوی جوانم پیاو دەبێ یارسەکار بێ زێ شەوی پەردوودار بێ ساری ئەرەوەندە خۆشە چاوی یاری لێ دیارمێ پێم خۆشە خاڵە بەرزان بەدایم بۆ ماوکار بێ گردیشی لە خزمەدا وەزودی پایەدار بێ گردیشی لێرە دەیڵێ دەبێ ئەو شۆ ئاوکار بێ سڵاو لە ئانیا خانم یا ڕەبی بێ بەڵا بێ لەو خودایم داوایە تەمەنی پڕشادی بێ خاڵە بارزان ناتوە یا ڕەبی زۆر بەخێر بێ لە خزمەدانیای داما بێ دەرد و بێ بەڵا بێ خۆشەویستی ڕێکانە خەرنانی کەمینە بێ سڵاو لە کاک زیرەکی بێ دەرد و بێ بەڵا بێ ئامن لە خوان داوایە ئەنیا تەمان درێژ بێ لە خزمەت زەنابیاندا موزودیان بێ بەڵا بێ چاوی مەروەتێ بە قورعانەی مزگەوتێ وەختە زمانم وە بێ دەست پێ بکەم بە سوعبەتێ یاری خۆم لە شوێ دەدێنێت لە گەڕی دەداوەتێ سڵاو لە ئانیا خانم خوا عومری نوعیداتێ گردیشی لە خزمەتە لەو بەندەی جێ لە من بێ یا ڕەبی بێ بەڵا بێ هەڵدەگرێ تاریفاتێ لە خزمەت سەنابیاندا بەوشەکەی لە وڵاتێ دەپاڕێمەوە لە خوا عومری نوعیداتێ
هاڕای موسم خاڵی قوڵکەی گەردەنی گاڕۆژێکم لێ دیاری بیست دوانم لێونی شارێرانت بە قوربان داوای قڕۆسەنی لێم گەڕێ زاڵەمە بەبژم خاڵی گەردەنی سڵاو لاریا خانی نوری دووساوی منی لاڵەوە خۆشم دەوێ ئاوێتێک دڵی منی ئەو شەو قەولم پێداوە بە بەندان دەیکەم خەنی لەو خودایم داوایە پڕ خۆشی بێت هەمەنی